سەرەڕای دەیان قەیرانی دیکە کە لە ئێستادا بەرۆکی کۆمەڵگەی کوردەواری گرتووە، قەیرانی کەمی و نەبوونی وجدان لە کۆمەڵگەدا بەدی دەکرێت. هەر ئەمەش ڕۆڵی بەرچاوی هەبووە لە هەڵکشانی ڕێژەی هەژاری و نەعەدالەتی کۆمەڵایەتیدا. ئەزمەی ویژدان و زەمیرە. مامۆستایەکی یاینی باس لەوە دەکات لە ماوەکانی ڕابردوودا بێویژدانی بەرپرسانی باڵای هەرێم بەرامبەر بە هاوڵاتیان گەیشتووەتە لووتکە. هەر ئەمەش وای کردووە لە ئێستادا هەرێمی کوردستان جیرۆدەی چەندین کێشە و قەیرانی جۆرا و جۆرە. بە لەدەستدانی ئەم سیفەتە موسڵمانانی خۆشەویست، ئینسانیەت و کۆمەڵگا بەرەو هەڵدێر ئەڕوا و ئینسان لە قاڵبی ئینسان دەرەچێتە دەرەوە کە ویژدان و زەمیری تیانەما بەرەو دڕندەی ئەڕوا. بۆیە کۆمەڵگا ئەشێوێ بەسەر یەکە و کەسی ئیماندار کە ئەم سیفەتەی لەدەستدا ئەوە ئیمانەکەی ئەکەوێتە خەتەریات و مەترسیەوە. لەبەر ئەوە لەم سەردەمەدا کە تێی کەوتوین بەڕاستی ئەتوانین بڵین ئەزمەی ویژدان و زەمیرە، یعنی ئەو بێویژدانی لەناو حکومەتا هەیە، هەر لە سیستەمی موچەوە سیرکە. خەڵکی وایە 7 ملیۆن دیناری هەیە، خەڵکێکی ڕەشوڕوت و داماویش ڕۆژ هەتا ئێوارە شار و بۆگەنی خەڵک پاکەکاتەوە بە 300-400 هەزار. توخوا ئەمە عەدالەتە؟ توێژەرێکی کۆمەڵایەتی دەڵێت بێویژدانی دەیان کاریگەری خراپی لەسەر کۆمەڵگا بەجێهێشتووە کە دیارترینی تێکچوونی تەونی کۆمەڵایەتیە. ئاماژە بەوەش دەکات تاکە چارەسەر بۆ کەمکردنەوە و بنەبڕکردنی بێویژدانی گەڕانەوەی تاکەکانی کۆمەڵگەیە بۆ بەها بەرز و باڵاکانی ئاینی پیرۆزی ئیسلام. خۆی لە ڕاستیە تێکچوونی تەونی کۆمەڵایەتی یەکێکە لە کاریگەری خراپەکان لەسەر کۆمەڵگای کوردی. دیارە بێویژدانیش لە کڕین و مامەڵەیە، لە چۆنێتی مامەڵەکردنی تاک لەگەڵ تاکە بەرپرسان لەگەڵ هاوڵاتیە، ئەمەش یەکێکە لە کاریگەریە خراپەکانی سەر کۆمەڵگای کوردی. من پێم وایە گەڕانەوە بۆ دین باشترین ڕێگەکانە، بۆ گەڕانەوە بۆ دینی ئیسلام، بۆ پایە جوانەکانی ئاینی ئیسلام باشترینە و ڕووی خوێندنەوەش زۆر باشە. ئەگەر لە ڕووی خوێندنەوە ئینسان تاکێکی خۆی ڕۆشنبیر دەرچێ زۆر باشە و بەڕاستی ئەمە کاریگەری خۆی هەیە، بەڵام بەداخەوە خوێندنەوە کەم بۆ لە کۆمەڵگای کوردیە. بێویژدانی دەردێکە لە هەر وڵات و کۆمەڵگەیەکدا سەر هەڵبدات و چارەسەر نەکرێت، ئەوە ئەو وڵات و کۆمەڵگەیە بەرەو پوکانە و لە ناوچوون دەبات. ئەوەی ئێستاش لە کۆمەڵگەی کوردەواریدا بەدی دەکرێت دوو جۆر بێویژدانیە. بێویژدانی بەرپرسان بەرامبەر بە هاوڵاتیان کە بۆتە هۆی دروستبوونی دەیان قەیرانی ئابووری و کۆمەڵایەتی جۆرا و جۆر و نایەکسانی لە کۆمەڵگەدا، بێویژدانی هاوڵاتیان بەرامبەر بە یەکتر کە بۆتە هۆی بڵاوبوونەوەی ڕق و چینە لە نێو تاکەکانی کۆمەڵگە و نەمانی پەیوەندی دراوسێتی و خزمایەتی. لە کۆنی شەوە وتراوە ویژدان تاکە دادگایە پێویستی بە قازی نییە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی، پەیام.